سڵاو. ئەم هەفتەیە باز لە دیاردەیەکەکەین کە ئەتوانم بڵێم ڕۆژانە بەر زۆر بەمانەکەوێت وەک زۆربەی دیاردە کۆمەڵایەتەکان لایەنی پەیوەندیدار حکوومەت ئاگای لەم سێکتەرە نییە. یعنی بەیانیەک لە خەو هەستاوی ئەتەوێت بە حسابی خۆت ئەتەوێت لە جەنجاڵی پاس و چی نەجاتێ بێ دەست لە تاکسیەک ڕاگری ئەتەوێت بە تەکسی بگەیتە سەر کارەکەت. لەگەڵ تەکسیەکە ئاکەیتەوە هەنگاوی یەکەم بۆ بێزارکردنی تۆ دەنگی تەجیلی شۆفێری تاکسیەکەی. ئیتر شاید ئەگەر خۆشترین گۆرانی و مۆسیقاژ لێبات بەنسبەت تۆ خۆش نەبێت و بەنسبەت تۆوە هۆگر و گوێگری ئەو گۆرانیە نەبی. ئەمە لەلایەک. لەلایەکی تر بەبێ ئەوەی بپرسێت تۆ چ ئاین دینێکی قورئانێکی پیرۆزی ئاخر سەوت داوە. ئەمە ژواز لێ بێن. ئەڵەی بۆ فلان شوێنە چم، ئەڵەی بۆ کوردستان 24 چم، فلان کەسی بەڵێ. ئەرێوە مەعاشەکە و چەنە؟ ئەرێوە بۆ ئەو کرد؟ ئەرێ بۆ لە فلان کەناڵ نەمای بۆ فیسار کەناڵ؟ ئەرێ پارتی وا و یەکێتی وا و نازانم گۆڕان وا و فلان وا و فیسار وە؟ یعنی هەتا ئەگەیتە ئەو شوێنی کە قەرارە دابەزیت بەڕاستی ماندووی کردووی. ئەمە بۆ پیاوێک، ئەمە بۆ من. لەناو بەرنامەکە دەیان کەیس باسەکەین کە قسەمان بۆ کات کە خانمان ئەناڵێنن بەدەست ئەم دیاردەیەوە. تەحەڕوش لەناو تاکسیە، ڕەقەم پێدان، واز نەهێنان، کۆڵانە و کۆڵان بە خانمان. یعنی من لێرەوە پرسم شۆفێری تاکسی کە لە وڵاتە پێشکەوتوەکانە لە هەندێک وڵاتە ئۆتۆمبیلی تەکسی وەکو ساری پۆلیس سەیرەکرێت کە سەرنشین ئەگاتە ناو تاکسیەک ئەبێ هەست بە ئەمان بکات. بەڵام لە کوردستانە بە پێچەوانەوە دەردی خۆیان ئەڵێن مۆڵەتێکی گشتی ئیجازەیەکی عمومیە خاتە گیرفانە و بەیانی تەکسیەک گەکرێ و ئەکەوێتە گیانی کەسوکاری ئێمە. جا بەڕاستی ئەمە دیاردەیەکە کە ڕووگیری بەشێکی زۆر لە هاوڵاتیان و خانمانی کوردوای کردووە ئەم دیاردەیە بەزەقی نەبیندێ. هیوادارم ئەم بەرنمەیە دەستپێکێکی جددی بێت وەک لە ساڵانی ڕابردووە بەرنمەیەکی تریشمان تۆمار کرد لەسەرم بابەتە کە ئەم دیاردەیە بوو ڕوژێنین بە نیەتی چارەسەر وەک هەمیشە نەک تەنها بڕوژانن. دوو میوانی بەڕێزم لێرە لەگەڵا و لەگەڵ وەزیری گواستنە و گەیاندنی حکوومەت یاریمی کوردستان لە دەرەوەی ستۆدیۆ لەگەڵمانە بێت. لەگەڵ ئەم میوانە بەڕێزانە با میوانەکانم فەرمونون و بایۆگرافیەک لەسەر هەردوو میوانەکە وەزیر ببین و دەسەکەین بە گفتوگۆکە. فەرموون. ئانۆ جەوهەر عەبدووکە، وەزیری گواستنەوە و گەیاندن. ساڵی 2006 بڕوانامەی دیبلۆمی لە ڕاگەیاندن بەدەستهێناوە. ساڵی 2011 بەکالەریۆسی لە سیاسەت و پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە زانکۆی کوردستان وەرگرتووە. هەڵگری بڕوانامەی ماستەر لە سیاسەت و پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە زانکۆی کوردستان. دەرچووی خۆڵی تایبەتی سیاسەتی گشتیە لە زانکۆی ماساچوسێتس لە ئەمریکا. قوتابی دکتورایە لە سیاسەت و پەیوەندیە نێودەوڵەتیەکان. دکتۆر بوتان مەجید ئاسنگەر هەلگری بڕوانامەی دکتورایە لە ئەندەزیاری ڕێگاوبان. لە چەندین پرۆژەی ئەندەزیاری جوورا و جوور کاری کردووە. چەندین توێژینەوەی لە بواری ترافیک و ڕێگاوبان کردووە. ئێستا ڕاگری کۆلیژی تەکنۆلۆژیە لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. فاتیمە مورات مەڵە ساڵی 2009 بەکالەریۆسی لە کۆمەڵناسی لە زانکۆی سەلاحەدین بەدەستهێناوە. ماستەری لە کۆمەڵناسی هەیە. لە چەندین ڕێکخراو کاری کردووە وەکو داکۆکی کار لە مافەکانی مرۆڤ. ئێستا قوتابی دکتورایە لە بواری کۆمەڵناسی. دەستخۆش دکتۆر جان زۆر بەخێربەی. خانم جەنابیشە بەخێربەی و سوپاس بۆ وەزیری بەڕێزیش جەنابیشە بەخێربەی. هیوادارم بەشداریکردنە لە بەرنامەکە دەستێکی چارەسەر بێت نەک تەنها وروژانن. لەگەڵ بە خێراتنی ئێوە هەمیشە من سوپاسی و بەڕێزاناکەم کە پشت و پەنا و هاوکارمانن
پامێری دیاری کوردستان 24 ڕێناسخان هەمیشە ماندووە بێ لەگەڵمانە زۆر سوپاس ئەو لە پشتی کامێراوەی و سوپاس دەکەم ئازێتە کێشیت چکە بەشێکی زۆری میوانەکان بە هەمانگی لەگەڵ ڕێناسخانە هاتووە و خۆشی هاوکارێکی باشمانە دوور لە ئیشەکە زۆر بەخێربی زۆر بەخێربی جەنابیشت دکتۆر جان جەنابیشە بەخێر زۆر پێشووی بچینە لای وەزیر و هەر کەسێک ینی لە دنیاە لە وڵاتە پێشکەوتەکانی دنیاە جەنابەت ئەزمونت لە دەرەوە هەیە و بایۆگرافیەکەشتمان بینی پیشەی شۆفێری تاکسیەکێکە لە پیشە گران و قورسەکان ینی ڕەنگە ئاسان بگەیتەوەی کە بی بە شێفێکی باش ببی بە چوزانم بەڵام پیشەی شۆفێری تاکسی پیشەیەشی زۆر مهمە بەڵام بەداخەوە لە کوردستانەوەی کە بینین کابرای جازی عمومیە خاتە گیرفانێ و تاکسیەک بە قیس دەکرێەوە کێتە گیانی کە سوکاری ئێمە ئەمە طبیعیە. سەرەتا زۆر سپاس بۆ بەرنامە و ڕژاندنی ئەو بابەتە گرنگانی کۆمەلگا. ئێمە بەڕای من بەر لەوەی باز لەو خاڵە تایبەتانە بکەین بە تایبەتی ئەو پرسیاری جەنابەت باست کرد پێم گرنگە سەرەتایەک پێشەچیەک دەربارەی تەکسی و شوفێر و ئەو پیشە بە نرخە گرانە لە کوردستان بکەم. باش ڕاستی خۆی لە خۆی دەجارێک لە سەرەتا شوفێری تەکسی خزمەت گوزاریەکی گرنگ و پێویستە لە هەر کۆمەلگایەک ڕاست خزمەت گوزاری و ئاسانکاریەکی یەکجار زۆر بۆ هاوڵاتیان دەستە بەردەکە بۆ هاتوو چۆکردنیان وەکو بەدیلێک بۆ سیاری خۆت یاخود بۆ هەر هۆکارێکی تری هاتوچۆ و خاڵێکی زۆر گرنگ وەکو پیشەیەک هەلی کارە بوونی پیشەی شوفێری هەلی کارە باشە گرنگە ئەم هەلی کارە لە هەر کۆمەلگایك بە تایبەتی لە کۆمەلگای ئێمە کە باری حکومەتیش سوک دەکاتن زایدن لە ڕووی گەشتیاریشەوە پیشەی شوفێری واجهەیەکی ڕوویەکی جوانی هەر میلەتێکە ئەگەر بێت و ئێمە بتوانین ئیستیسماری بکەین جوان کەواتە ئێمە پێشەمو شتێک دەبی سەیری تەکسی و شوفێری تەکسی بکەین بە چاوێکی بە نرخ بە ڕوویەکی جوانی بەشێکی گرنگی کۆمەلگای ئێمە ئیتر دێنە سەر لایەنەکەی تر باشە طبعا بێگومان ینی هەر کەسێک کە پیشەیە چۆن هەر کەسێک ناکرێ ببێت بە مهندس ببێت بە پزیشک ببێت بە محامی ببێت بە مامۆستا بە هەمان شێوەش هەر کەسێک نابێ لە خۆڕا بێ و ببێت بە شوفێری تەکسی ئەبێ بە پرۆسیەکدا بڕوە ئایا ئەم پرۆسی لە کوردستان تا چەند ڕێکخراوە چ لە ڕووی یاسا و ڕێنمایەکانی حکوومەت چ لە ڕووی نەقابەکان با بڵێن تەنانە نەقابەکانیش مەفروضە دەوری خۆیان هەبی لە ڕێخستنی کاری شوفێری تەکسی لەبەرەوەی کەس نییە خانەوادەیەک نییە لە هیچ وڵاتێک بە تایبەتی لە کوردستان کە ڕۆژێک دە ڕۆژان یاخود هەفتانە جارێک یان دووجار تەکسی بەکارنێنێ چۆنی ڕێک بکەین چۆن وا بکەین ئێمە متمانەمان بە خۆمان هەبێت کاتێک سواری تەکسی دەبین و متمانەمان بەوەی هەبێت کە فعلەن بیری لێ نەکەینەوە کە سواری تەکسی دەبین و لەگەڵ شۆفێرێک ئێمە هەڵسو کەوت دەکەین و یاخود دەمان با شوێنێک کەواتە وەرگرتنی مۆڵەتی شوفێری ئەبێ ڕێک بخرێ بەڕای من هێشتا من هەرچەندە باوەڕم وایە کە مۆڵەتی شوفێری ئاسایش بۆ هەر کەسێک پێویستە بە پرۆسەیەکی تۆکمە و توندوتۆڵدا بڕوە لەبەرەوەی پێیوەستە بە ژیانی هەموو لایەکمان بەڵام هێشتا شوفێری ئەبێ زیاتر پێویستە وەکو قوتابخانەیەک چ تایبەت بێت سەر بە حکوومەت بێ یاخود تایبەت بێ و چاودێری حکوومەتی لەسەر بێ پرۆگرامێکی خوێندنی پێشکەوتی بۆ دابڕێژرێ لەلایەن پسپۆرانەوە یاخود لە دەرەوە بهێنرێ باشە لە هیچ شوێنێکی دنیا بەپی زانیاری جەنابەت لە هیچ شوێنێکی دنیا بەم شێوە بەرەڵایی و بێ ناوەڕۆکی و بێ پرۆسێسا کەسە بێ بە شۆفێری تەکسی من هیچ کۆرسێکیش نییە لێرە هیچ شتێک نییە هەر ئەوەیە پارەی تەکسیەکەی پێ بێ تەکسیەکەکرێ و یاڵە باڵێ من بەچەند هۆکارێک من خوێندنەکەم لە وڵاتی بەریتانیا بوو وەزایدەن ئەو بەهۆی ئەو سەفەرانی کە بۆ دەرەوەش کردیتمان بەڵام 4 سال قوڵبوونەوەم لە وڵاتی بەریتانیا بۆم دەورکەوت فعلەن هەر وەرگرتنی مۆڵەتی شوفێری ئاسایی پرۆسیەکی درێژخایەن و بە کولفەشە ینی ئەرچێکی مادی زۆر دەکەوێت سەر ئەو کەسی کە ئەبێت بە شوفێر سەرڕای ئەوە بوون بە شوفێری تەکسی ڕەنگ بی 6 مانگ تا ساڵێک لەوانەیە زیاترش بەخایەنی ئەبێ چەندین ئەتەکێت و ڕەوشتی پیشە کە لە هەموو پیشەیەک پێویستە هەبێ و هەیە بۆ نمونە
من وەکو ئەندازیار وەکو مامۆستای زانکۆ ئەبێ ڕەوشی پیشەی مامۆستای زانکۆی لە مندا هەبێ و فێریش کرابم محامیەک مامۆستایەک هەر پیشەیەکی تر ئەوەی کە زۆرترین کاریگەری هەیە هەمومان احتیکاک و بەرکەوتەمان لەگەڵیان هەیە کە شۆفێری تەکسیە ئەبێ لە ڕێگای پرۆسەیەکی خوێندن و فێرکردن ڕەوشی پیشەکەی فێر بکەین بۆ ئەوی کە بزانێتن چۆن لەگەڵ منداڵێک کاریگەری چییە کەوانە ئێستا مەسەن با من پرسیار هەندێک جار با لەو خانمە بەڕێزانە شێکم و لە ئێوە شێکم ینی هەندێک ئەمێ و پرسیارە بکەم ینی ئایا کە سواری تەکسیە بن بە تایبەت بە خانمان بە جەنابیش دەڵێم هەست بە ئەمانەکەن ئەتوانی جوابم بیتەوە تۆ باش من مایکە بۆێنم بۆی کە پێشوی تۆ جواب بیتەوە بۆی کە بابەتەکە وا دەست پێ بکەین چکە زۆر بە یەقینەوەتنە ئەمە بۆ خوشکەکەی منیش ڕاستە بۆ چوزانم بۆ هەر مەیەک ڕاستە لە کوردستانە چکە ئێمە قسەمان زۆر لەسەر و بابەتە کردو بۆ لە ناو تەکسیا مەسەلەن هەست بە ئەمان ناکەین سەرەتا زۆر سپاس بۆ بەرنمەکەتان و تەوەرەکی باشتان هەربژاردیە هەند بەپێی تەمەنەکانیش ینی ساق تەکسی پێویستە بەپێی تەمەنەکان هەربژێرێن نە زۆر گەنج بیتن کە بەکەیف خۆی پێویستە بەپێی تەمەنەکان نە زۆر پیر بیتن نە زۆر بە تەمان بیتن نە زۆر زۆر جوانە کرد قسێکی زۆر جوانە کرد دکتۆر ئەوەی کە من تەجروبەشم کردووە لە سەفەروشتا لە دەرەوە ئەکسەرێتی سایق تەکسی تەمەنێکی تۆزێ پێگەیشتووی هەیە ئەوە تقریبان پێوەرە تا ڕادەیەک ناتوانم بڵم هەموو شتێکە بەڵام لەوە گرنگتر ئەبێ با بڵین کلین ڕیکۆردی هەبێ واتە پاش ینی مێژووی ئەو کەسە مێژوویەکی پاک و بێگەر بێ بەڵام بە دۆکۆمنت نەکتەنها بە شخصێک و سەرزارێکی باڵیا کونیی پاک بێ دەنگی پاک بێ وە شتێکی تریش بەڕاستی کە لە وڵاتی مە زۆر باوە ئێمە وڵاتیەکی تا ڕادێک عاتفینە سۆزدارین زوو تێکەڵ دەبین زوو لێک زیاد دەبینەوە لە پەیوەندیەکانمان لەوانەیە لە سواربوونی تەکسیەک پەیوەندێکی تونند و تۆڵ و ئالوگۆڕی ڕقم لە نێوان هەر کەسێک ڕوو بداتن بەڵام ئەوی کە گرینگە من زەختی لەسەر بکەمەوە تاوان هیچ پەیوەندێک وا بەس خێرایی پەیوەندێکی ڕاست و دروست نابێتن پێویستە بە یاسا و بەڕێسا و بەڕێنمایی قسەکردنی شۆفێر و سەرنشین قەدەغە بکرێ ئەوە خاڵێکی زۆر گرنگە بۆ ئەوی دوور بکەوینەوە لە هەر دەمەقاڵیەک لە هەر کێشێکە لەوانەیە لە نەتیجەی قسە ڕادە کێشەیە تووشی ببین ئێمە باش قسەکانتە بۆ تاوکە جان باسی تەمەنە کرد بۆیە بۆم گرنگ بوو کە باسمان کرد پێویستە لە کوردستان کۆمپانیا دابین بکرێتن بۆی شۆفێری تەکسیەکان هەچووی پێ بکەن نەک هەریەکەوە هەستیتم بەکەی خۆی بێتە شۆفێری سایق تەکسی چونکە ئەگە کۆمپانیا بی زیاتر تۆ هەست بە سەلامەتی دەکەی بەس هەریەکە و لەلایەک باش هیچێک لە کێشەکانەوەی کە ئێمە بۆ نمونە هەڵبەتە من بۆم گرنگە لێرەوە بە ئەوە ڕووم کەمەوە دکتۆر کە بۆ کەسمان لە بەڕێوەبەرایەتەکانی هاتوو چۆ بانگ نەکردووە لە بەرەوەی کە ئیشی ئەو بەڕێزانە وازەحە ئیشی ئەوان تا ئەو شوێنەیە کە مۆڵەتێکی شۆفێریێنیان ئی تەواوی بابەتەکە ئەوەی کە پەیوەندی بە پۆلیسی هاتوچۆ هەیە لیاقی کەسەکەی بۆ شۆفێریکردن ئێمە باسی دیوە کۆمەڵایەتەکەکەین و دیوی کە جەنابەت باسیەکەی بۆیە وازمان لە مرور هێناوە بۆ ئەم بابەتە چکە مرور تا ئەم شوێنە پەیوەندیدار نییە پەیوەندیداری ئەو بابەتە نییە کە ئێمە باسیەکەین باشە یەکێک لە کێشەکان لە کوردستانە بە تایبەت کە تووشی خانمانە بێتەوە ینی لە ماوەی 2 ساڵی ڕابردووە یەک جار تەحەڕوش لە ناو تەکسیە بە یەک جار تەحەڕوش بە خانمان کراوە لە ناو تەکسیە لە شاری هەولێر کە گیراوە سایق تەکسەکە لە ماوەی کەمتر لە سەعاتە سەرنشینە خانمەکەی بیانی بووە لەگەڵ دابەزیوە یەکسەر ڕقەمی تەکسیەکەی گرتووە ڕیکۆردی دەنگی کردووە خاوەنی شۆفێری تەکسیەکە لە ماوەی کەمتر لە 10 سەعاتە دەستگیر کرا کچی کورد بۆ ناتوانێت ئەمە بکە کاتێکە لە ناو تەکسیەکە هەست بەنە ئارامیەکە یا شۆفێری تەکسیەکە بە جۆرێک لە جۆرەکان قساکات تۆ بۆ ناتوانانی مەسەلەن ئەو شتە بکەن ئێوە نەک جەنابەت بەگشتی مەسەلەن لەو وڵاتانەی دەرەوە ینی فێر کراون ینی کە سایق تەکسیەکانیان مەسەن بەپێی چەند ڕێسا و یاسایەک دەبنە شۆفێری تەکسی بەڵام لێرە هەریەکە و هەردەسیتن دەبتە شۆفێری تەکسی بە تایبەتی لە کوردستانیش ینی ئەو توانان تێدانی ئەو هێزیان نییە یەکسەر مەسەلەن ڤۆیسەکەی تەسجیلکان یانیش پەنا بنە بەرشتە چیکە تەلەفۆن لۆ یەکە چی بکە مەسەن باشە تۆ ئەو شەرمە بە باشە زانیوەکو خانمێکی گەنج نەخێر باشە کەواتە با دەست پێ بکەین ینی کەواتە با هەمومان بەر لەوەی ئاحتیمات خینە سەر لایانی پەیوەندیدا لانی کەم پۆلیس لە کوردستانە ئەکتیڤیتی خۆی هەیە وریان و ئاگایان لەم کەیسانەیە با دەست پێ بکەین ینی با دەست پێ بکەین بۆی کە بڕاتە بێ هەندێک دیاردە هەیە خۆمان دەستی پێ نەکەین دوای دەست پێکردن با قانونی بۆ دابندێ
وەنیە دکتۆریان ێسا ساخ تەکسیە بە جۆرێک جۆرەکان تەسەڕوفێکی نەشیاو لەگەڵاکە دابەزیت پێش هەموو کەسێ بە براکە و بڵێ بە مێردەکە و بڵێ بە باوکە بڵێ ینی وەنیە اینجا بێ بە پۆلیسی بڵێ بڕاتە بێت دووسێ کەستەمێ بکریتر ئەم شتە تۆزێک ئەوە بێت تۆز بە ئارامیەکی کە وەکو خانمێک بەدەر لە پیشەکەت هەست بە ئارامیەکی کە لەگەڵ تەکسیەکە چوزانم ڕێگە بڕی وەکو ئافرەت بەڵێ نەکرد لە ناو تەکسی لە هیچ شوێنێک کەس بە ئارامی ناکەم و هەموو ئافرەتانیش زۆربەی هەرە زۆریان بە هیچ شێوەیەک هەست بە ئارامی ناکەن یعنی مەبەستم ئەوەیە بڵێم ئەو دیاردەی کە تۆ باسی دەکەی پەیوەندی بە تونند و تیژیەوە هەیە بەرامبەر ئافرەت یان دیاردەی تونند و تیژی و ئەو دیاردەی تونند و تیژەش هەر لە ناو تەکسی و شوفێری تەکسی ئەنجامی نادا لەوانەیە لە فەرمانگەیەکی حکومی بەڕێوەبەرەکە بەرامبەر سکرتێرەکەی یان بەرامبەر فەرمانبەرەکانی دیکەی مێینە ئەنجامی بدا لەوانەیە مامۆستایەک لە زانکۆ یان لە قوتابخانە بەرامبەر قوتابیەکانی ئەنجامی بدا و لەوانەیە ئافرەت هەر لە ڕێگادا بڕوا بەبێەوەی بچیتە ناو تەکسی و هیچ شوێنێک بە پێیان بڕوا ڕوبەڕووی ئەو بێزارکردن و ئەو تونند و تیژیانە ببێتەوە بە هەموو جۆرەکانی تونند و تیژیەوە چکە تونند و تیژی وەکو دیاردەیەکی کۆمەڵایەتی ڕەهەندی زۆرە زۆری هەیە بە تایبەتی لە ناو تەکسیدا کلتورە دروست نەبووە ینی بۆ نمونە وەکووتم ینی ئەوەی کە ئێمە بە دووادا چوونمان کردووە بە هەر جۆرێک لە جۆرەکان تا حڕوشێکی زۆر ئاسایش بێکاکرێ بیانی شۆفێرێکی تەکسی ئەو جورئەتەی نییە بەرامبەر ئافرەتە بیانەکان ئەم شتە بکە لە بەروی ئەزانێکە بۆی ناچێتە سەر بەس بۆ ئەم بۆ ئەم بوێریان تایە بەرامبەر بە خوێنکارێکی زانکۆ بەرامبەر چوزانم جەنابەت چێ ئەمە هۆکاری ئەوە نییە کە ئەزانێک کە ئێمە جورئەتی ئەومان نییە بەرامبەر دادگایان کەینەوە شکاتیان لێ بکەین ئەمە ئەوە نییە بە دڵنیاییەوە بەڵام ئەوە شتەن هۆکارێکی هەیە یعنی ئافرەت ئەو دیاردەیە هەر بەخۆ بەخۆشت باست کرد دیاردەیە کە تا ئاستێکی باش پەردەبۆش کراوە لە ناو کۆمەڵگا زەق نییە باس ناکرێ ئەویش هۆکارەکەی ئەوەی کە ئافرەتەکە تونند و تیژی بەرامبەر دەکرێت و ئەویش ناوێری باسی بکات بۆ ناوێت بە هیچ شێوەیەک ئەو یەکەم شت تورە ناو کۆمەلگایەکی کللتورێکی پیا و سالاریت هەیە ئیتردابوونەری تێکت هەیە هەموو سیستەمە کۆمەڵایەتیەکانی ناو کۆمەلگا بە هیچ شێوەیەک یارمەتی دەر نییە یان پاڵپشت نییە بۆ ئافرەت بە تایبەتی لەو ناحیەوە چونکە ئەو ترسی لە دەستدانی ئابرووی هەیە ئەو ترسی ئەوەی هەیە کە لە ماڵەوە باوەڕی پێ ناکەن ئیتر هەموو ئەو ترسانەی هەیە وەکو ئافرەت بەڵام تەندروستە و ترسانە نانەخێر تەندروست نییە بێگومان ئەوەش پەیوەندی بە کەسایەتی ئافرەتەکەەوە هەیە دیسان ئەو بۆ شێوازە پەروەردەکراوە ئەو هەر لە منداڵیەوە فێر کراوە بە شێوەیە کە زۆر ئاگاداری ئەو بابەتە بێ زۆر پارێزگاری لە خۆی بکە دوای لەلایەکی دیکەوە ئافرەت ینی مرۆڤ بوونەوەرێکی گەورەیە توانای هەیە عقلی هەیە ینی ئەو شتە لە خۆیدا دەبینێتەوە بۆیە کاتێک کە ڕوبەڕووی تونند و تیژی دەبێتەوە بە تایبەتی لەلایەن نێرینەکان لە دەرەوە هەستێکی زۆر ناخۆشی لۆ دروست دەبێتن و لەلایەنی دەرونیەوە زۆر تێک دەچێت یعنی کاریگەری لەسەر سایکۆلۆژیای کاریگەری زۆر نێگەتیڤ بەجێ دەهێڵێ ئەو کاریگەریە نێگەتیڤە وا دەکاتن کە ئەو ئافرەتە بە شێوەیەک ئەم بابەتە بکاتە نەهێنی تەنانەت لەگەڵ خۆشی لە ناونستی خۆشی حەز نەکا بە بیرە خۆی بینتەوە و زۆر حاڵەت تیشمان هەیە کە لە دوای تونند و تیژیەکە بە تایبەتی تونند و تیژی سێکسی بۆتە هۆی ئەوەی کە ئافرەتەکە خۆی بکوژێ ینی ئەوە هەیە بە بەرجێمان کەتیە ئەمە هەمووی کۆ بۆ لەسەر ئەو شتێک کە هەندێک جار لەم کۆمەڵگایانە دکتۆریانی سیرەکەی ئەم بابەتانی کە زۆر بچووک سەیرەکرێن هۆکاری زۆر ینی ئەبێتە هۆکاری ڕووداوی زۆر ناخۆش سەیری کاگەر تۆ چیرۆکێک سیرکەی خانمێکی پاک و بێگرد ڕەنگە لە ناو تەحەڕوشێکی زۆر بەسیتی ناو تەکسیەوە بگاتەوە حەدەی کە ڕۆژان کۆتایی بە ژیانی خۆی بێنێ یان بە کەم سەیری ڕوشی داوە ڕووی تابیەکی کۆلێجەکەمان لاخی بە تەکسیۆنەوە بەڵام بە هۆکارێکی هاوشێوە ژیانی خۆی کۆتایی پێهێنا باشە ینی سەیرەکەی پەردە پۆشکردن گەیشتۆتە و ئاستەی کە ئەها ینی من بۆیە هەمیشە ئەمێ خوێنکار و گەنجی خوێنگەرم لێرە بێت ینی با دەست پێ بکەین ینی باوکە تێگەێنە براکە تێگەێنە مێردەکە تێگەێنە کە هەندێک ڕوودا و ئەبێ ڕووبات تێگەێنە کە شاردنەوەی مەترسیدارترە لەوەی کە بیڵیت و تۆ ترسی ئابروو دەبێت بڕاتە بێ ئابروو چییە؟ خۆپەری سایق تەکسیە داوای ڕقەمی لێ کردی خۆیتە داوای چی و لێگە
خۆقابی لە پەلامارێ نایە خۆ ناوکوژێ بەڵام ئەگەر ئەمەی بۆ بلوێ بانی هەنگاوی دووەمی شەکە بانی شتی تری شەکە ئەو تا دوایی یعنی هەتا کۆدەنگیەک دروست نەکرێت تا زەختێک دروست نەکرێت ڕەنگە حکوومەتیش بە کێشەی نەزانێ ئێستا ڕەنگە لایانی پەیوەندیدار داوای داتا لە ئێمە بکات داتایکی وامان نەبێت بەڕاستی نیمانەوە پێشتریش باسیەوەمان کردانی لە زانکۆکانە سەرباری ئەم هەموو توێژینوانی کە ئەکرێ بەڵام کەمترین توێژینەوە پەیوەندی بە ژیانی ڕۆژانی خەڵکەوە ئێمە بۆ هەموو بەرنمەیەکی ساڵەکەی بە چەند زانکۆیەکەوە ئایا توێژینۆیەکتان هەیە لەسەرم بابەتاڵە ناوەڵا کاکدەروم بۆ یعنی ئەمانە بابەتن بەڕاستی وەرە با دەخوێن کاری زانکۆی سلەیمانی و سەلاحەدین و چۆچێ ئەم ساڵیان تەرخانکەن بۆ توێژینێکی هاوشێوەی وە بەڕاستی یعنی بۆی کە داتامان لابێ بۆی کە بە حکوومەت بڵین بەلانی ئێستا من داتامان لا نییە ئەوە تا بە سوتفە تۆشتە بیرەکەێتەوە منشتم بیرەکەێتەوە ئێستا ئێمە خزمەتێ بە جەنابی وەزیر وەرگرم هیوادارم بەشداریکردنەکەت هەر بەشداریەکی میدیایی نەبێت هیوادارم کاریگەری هەبێ و قسەکانت شوێنی خۆی بگرێت ئانۆ جەوهەر وەزیری گواستنەوە و گەیاندنی حکوومەت هێرێمی کوردستان زۆر سوپاس بۆ بەشداریکردنە منەمێ لێت پرسم و پرسیارەکەشم هەروایە و چۆن لە سەرەتای بەرنمەکە باسم کرد یعنی لە وڵاتە پێشکەوتەکانی دنیا پرۆسەی گەیشتن بە سوکانی تاکسیەک پرۆسەیەکی قورسوگرانەوە هەموو مرۆڤێک ناتوانێت ئەوە بکات وەک دکتۆر باسی کرد لانی کەم پێویستی بە پێشینەیەکی پاگەیە کونیەکی پاگەیە و تا دوایی بەڵام لە کوردستانە مۆڵەتێکی گشتیە خاتە گیرفانیە و تەکسیەکی یەکڕێ و یاڵایتر ئایلە و کە سوکار و خوشک و دایکی ئێمە خاتە ناوێ و خوازانێت چیە گوزەرێت لە تەکسیەکە فەرموو پێشتر سلااولەت و بەڕێز کاک دەروون و هەروە سلااو لە میوانە بەڕێزەکانت و لە گشت بیدەرانی کوردستان 24 هیوادارم هەمیشە بتوانن بەرنامەی نمونەیی پێشکەش بکەن بە هاوڵاتیان و ببنە پردێک لە نێوان حکوومەت و لە هاوڵاتیان تاکو هەمومان پێکەوە بتوانین زیاتر خزمەتی کوردستانمان بکەین بە دڵنیاییەوە هەر چینەیەک هەر شەریحەیەک هەر توێژاڵێک لە ناو کۆمەلگا کەسی باش و کەسی غەیرە باش یاخود خراپی تێدایە یعنی سایقی تەکسی یاخود شوفێری تەکسی ئێمە لە کوردستان نزیک 1950 تەکسیمان هەیە لەوانە زۆربەی زۆریان کەسی زۆر باشن ئینسانی ڕێک و پێکن کە هەمیشە بە ماندیبوونی خۆیان ماڵ و منداڵەکانیان بە ڕزقێکی حەلال بەخێو دەکەنەوە سایقی تەکسی ئینسانن لە بەیانیەوە مرۆڤن لە بەیانیەوە ماندی دەبن تاکو درەنگانی شەو تاکو بتوانن ڕزقێکی حەلال بە ماڵ و منداڵەکانیان بدەن بەڵام لە هەر چەند بێچەقەڵ نابێ و هەر شەریحەیە کەسی خراپی تێدا نییە تێدایە و خەڵکی باشیش تێدایە هەروەک بەڕێستان ئاگادارن ئێمە لەگەڵ دەستپێکی کابینەی نوێیەم پرۆژەیەکیمان دەست پێ کرد کە ئەم پرۆژەیە شۆڕشێکە لە ڕێکخستنی کاری تەکسیەکان لە کوردستان لەبەرەوە چەندین بواری کارکردنی تەکسی دەگریتن وەش دەکا کە ئێمە هەنگاو بە هەنگاو بگەین بەم قۆناغا کە شۆفێری تەکسی ببتە میهنەیەکی ڕێکخراو 100% چۆن ئێمە ئێستا لە دوای دەستپێکردنی پرۆژەی شریت و لۆگۆ و کارتی زانیاری تەکسی ئێستا ژمارەکانتان پێ دەرم کە هەتا ئەمڕۆ کە چەند تەکسی لۆگۆ شریت و هەروەها کارتی زانیاری بۆ کراوە لە هەولێر کە ڕەنگەکە وەک دەزانن سۆرە لە 32,250 تەکسی 23,192 تەکسی لۆگۆ کراوە 27,410 تەکسی فۆرمی وەرگرتووە لە دهۆک لە 15,000 تەکسی 10,250 تەکسی لۆگۆ کراوە 13,700 تەکسی لۆگۆی بۆ دروست کراوە و کە لۆگۆیەکان لەوێ ڕەنگی ڕەشە لە سلێمانی کە ڕەنگی شینە لەوێ 27,000 تەکسی هەیە لەم 27,000 تەکسیە 9,000 تەکسی
لۆگۆ کراوە 17,000 فۆرم تەوزیع کرایە وە لە نێوان شارەکان وەکو دەزانن ڕەنگەکە قاواییە و نزیک 4,000 تەکسیە ئەمە هەمووی کە کەسێک دەچی لۆگۆی دەکا و کارتی زانیاری دەردەینی ئیتەکسی دەبی سەردانی ئەم فەرمانگانە بکە یەکەمین شت دەستا بەرەبراتی گواستنەوەی شارەکان لەوێ فۆرمێک وەردەگری ئەم فۆرمە دوایە دەباتەوە بەرەبراتی هاتوچووی کاسەر بە وەزارەتی ناوخۆی لە بەرەوە ئەم پرۆژەیە لەلایەن وەزارەتی گواستنەوە گەیاندن بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ناوخۆ بەڕێوە دەبدرێت دەستا وەزارەتی هاتوچوو لەوێ وەزارەتی ببوورە ناوخۆ بەرەبراتی هاتوچوو تاکو لەوێ دڵنیا بن لەوەی کە مەوڵەتیان و فەحسی چاو ئەوانە هەموو بوان دەکەن تاکو بتوانن لە ڕووی فەنی ئیشی کاری شۆفێری بکەن دواتر ئەکە ئەمەش گرنگە ئەم بۆ یەکەمین جارە لە کابینەی نۆیەم ئەم کارەکرا دەنێڕێنە بەڵگەی تاوان پێدەرێن بە زمانی خۆمان پەنجەمۆر لەوێ دەچن تەماشای ناوی ئەو کەسە دەکەن ئایا پێشتر ئەم بەڕێزە هیچ تاوانێکی بەدەر لە ئەخلاقی گشتی ئەنجامی داوە خوانەکە گێچەڵ بێت خوانەکە دزی بێت یان هەر ئەوەیەکی دیکە دوایەوە دەستە بنکەی ئاسایشی گەڕەکی خۆی لە بنکەی ئاسایشی گەڕەکی خۆی لەوێش باگراون چێکی بۆ دەکرێت بە دڵنیاییەوە ئاسایش دەنووسی لەسەر فۆرمەکەی ئایا ئەم کەسە کە نەسراوە لەلایەن ئاسایش کەسێکی چۆنە ئایا قابلیتی بتە سایقی تەکسی دوای ئەوە دەستە فەرمانگەی بایۆمەتری لە فەرمانگەی بایۆمەتری لە ڕووی بایۆمەتریەوە تۆمار دەکرێت و لە دوای ئەوە دەگەڕێتەوە لای کۆمپانیای لێدانی لۆگۆ و لۆگۆی بۆ لێ دەدرێت ئەم هەموو ڕێکارانە کراوە و هەر بۆ ئاگاداریتان خەڵکی زۆر کە شتی ون کردەوە یاخە تووشی هەر کێشەیەک بووە بە لە ڕێی کارتی زانیاری و ژمارەی لۆگۆ پەیوەندی بە ئەمەمان کردیە بە بەرەبراتی گواستنەوەی جا هەولێر بی سلێمانی بی دهۆک بی هەموو شارەکانی هەرێم و هەر لەوێ زوو توانیان بزانن ئەم کەسە چێە و توانیان ئەگەر شتێکیان ون کردووە بۆیان گەڕایتەوە ئەگەر خوانەکە هەر تووشی هەر کێشەیەکیان بی ئینجا هەندێک حاڵات خەڵکی بیانین هەندێک حاڵەتش خەڵکی خۆمانن زوو درایتە دادگا و بە پێی یاسە مامەڵی لەگەر کراوە ئەمەش یەکێکە لە گرنگترین دەستکەوتەکانی کابینەی نۆیەم بە تایبەت لە بواری ڕێکخستنی گواستنەوەی گشتی لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەستخۆش قسەکەی بن ئەوەیە دەستان خۆش بێ هەندێک بابەتی باس کرد لەوەی کە پەنجەمۆر و ئاسایشتە ئەگەندێ لەوەی کە ئەم شۆفێرە کونی پاکەیان نا دەستان خۆش بێ و پرۆسەی ئەو لەزگە و تۆمارکردنیوەکو خانم باسی کرد دەسی پێکردووە بەڵام سەرباری هەموو ئەمانش خۆشحاڵیەکە کراوە بەڵام سەرباری هەموو ئەمانش ئێمە لە دوێنێ و پێریا کۆمەڵێ لە دوانی خەڵکمان وەرگرتووە و فیدباکمان وەرگرتووە هەرتم و تیژی هەیە من لە جەنابێ پرسم و دوا پرسیار بۆی کە زۆر لەگەڵمانە نەمێنیتەوە کاتە لێ نەگرم ئەم پشتانە ئەم هەنگاوانی کە ناوتانە سەرباریەوەی کە هەنگاوی باشن بەڵام چارەسەرە ئێستا وەکو بەڕێستان زانیتان ینی زۆربەی تەکسیەکان ئێستا لۆگۆیان بۆ کراوە ینی ئەوەکە لە 60% دەڕوا بۆ 70%. ئەمە هەموو لە خلالی ئەم سێ ساڵەی کابینەی نۆیەم کرایە بەڵام لەگەر ئەوەش لە بیرمان نەچی ئێمە 2 ساڵ نزیک 2 ساڵ لەبەر ڤایرۆسی کۆرۆنا و لەبەر کۆڤید-19 و ئەو کەرەنتینە ئیشمان تا ڕادەیەکی زۆر ئیشمان پێ نەکرا بەڵام بە من برێ ئایا ئەمە بەسە پێ دەرم نەخێر بەرنامەی دیکە هەیە لە بەرنامە هەیە ئەوەی کە ئەم خەڵکانەی کە سایقی تەکسین و عسکەرین دەبی چارەسەرێکیان بۆ بیدیترێ بە پێی یاسا و ڕێنماییەکانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە بە پێی یاسا ئەوانەی پلەدارن دەبی بابەتێک لەگەر معاملە بکرێ ئەوانەی کە پلەدار نینە دەبی معاملەی دیکان لەگەر بکرێ ئەمە شکاری ئەم بەڕێزانەی کە یاسایینە ئەوان ئیشی لەسەر دەکەن و چارەسەرێکی بۆ دەبینن بەڵام وەکو وەزارەتی گواستنەوە گەیاندن پرۆژەی بۆ دواهاتوو هەیە پرۆژەی دانانی بابرێن عەدادی سەیارەکان و هەروەها پرۆژەی ئەوەی کە بتوانین ئێمە هەبوونی کۆمپانیای تەکسی
بیکەینە نرێتێک لە ناو کۆمەلگای خۆمان ئەو کۆمپانیانە زیاتر لە ڕووی زەبت و ڕەبتەوە زیاتر دەیان بیتەکو و زیاتر بتوانین ئێمە دەستەکانی شۆفێری خۆش ببینە بەرەو پیشەیەکی ڕێکخراوی 100%. دەستەکانی خۆش ئانەوە جەوهەر وەزیری گواستنە و گەیاندن زۆر سپاس هیوادارم قسە و باسەکانی هەمومان تەنها قسەی میدیایی نەبێت و دەستی پێ بکەین بەڕاستی و ئەبێدان بەوا بنین دکتۆر ئەم باسانی کە ئێمەیکەین لە وڵاتە پێشکەوتەکانی دنیای ئەتوانم بڵێم نزیکی سەدان ساڵ پێش ئێستا ئەم بابەتانە چارەسەرکراوە ئێمە تازە خەریکین بەڵام هەر درەنگ نییە دەردی ئەوە کاڵێ چۆن ئەم پرۆسەیە تۆزێک سەریعکەین یعنیەوە تا حکوومەت خەریکە بەپێی ئەو ئیمکانیەتی کە هەیەی وەکو وەزیر باسی کرد یعنی سەرباری کۆڤید-19 و تا دوایی خەریکە بەڵام چۆن ئەم پرۆسەیە تۆزێک سەریعکەین زەحمەت نییە تەوان بەڵام پێشەوەی باسی چارەی سەریعکردنی پرۆسەکە بکەین جەنابی وەزیر ئاماژەی بەوەی کرد کە نزیکی 75,000 تەکسی لە کوردستان هەیە باش خۆی ئەبێ بپرسین ئایا ژمارە تەندروستە یان نا چونکە زۆری ژمارەی شوفێری تەکسی معنای وەیە لە ڕووی ستاتیستیکەوە معنەوەی احتیمالی ڕوودانی جێچەڵیەکانیش زیاد دەکات دەردی کورد دەڵێ زۆری و بۆری باڵیان خۆی بەپێی ستاندەردی وڵاتە پێشکەوتوەکان بۆ هەر 1000 کەسێک 2 بۆ 3 تەکسی پێویستە من بە زانستە باڵێ ئەوە زانستە ینی ئەوە ئەڤەرێجەکە بەپێی ژماری دانیشتوانی کوردستان کە بابرین ئەگەر ئێمە 5 میلیۆن بین ئێستا ئێمە نزیکی 15,000 تەکسیمان پێویستە بەو ستاندەردا هۆکارەکەی چیە نەبوونی پابلیک ترانسپۆرتیشن واتە هۆکاری هاتوچۆی گشتی وەکو پاس وەکو ترام کە تەکسیش بەشێکە لەو هۆکاری گشتیەکان سیاری خۆمان ئەوە تایبەتن بەڵام تەکسی و پاس و ترام ئەوانە چونکە جێگرەوەی پاس و ترام بۆتە تەکسی ئەمڕۆ ڕقەمەکەی زۆر دروستە بەڵام تەندروست نییە لەبەرەوەی هۆکارەکانی ترمان نییە طبعا من دەتوانم بڵێم جێچەڵ کێشەکان لە ناو پاس و ترام کە قەرەباڵغا یەکسانە بە سەفر لەبەرەوەی خۆی ینی خەڵکەکەی کە لە ناو ئەوەیە هیچ کەسێک ناتوانێت ئێمەگە بووینە دوو کەس بووینە سێ کەس شۆفێر ناتوانێت چی بکە طبعا پێم خۆشە ئاماژە بۆش بکەم کە من سوپاسی شوفێری تەکسیەکان دەکەین لە کوردستان کە بەشی هەر زۆریە ئینسانی بەڕێز و لە دوو ئەو ڕستقە حەڵالەنە کە دەیانە بژێوی ژیانیان دابین بکەن ڕێژەیەکی کەمە وا دەکات لەوانەیە کاریگەری بۆ سومعی ئەوانی تریش دروست بکاتن بابینە سەر چارەسەر ئێمە ئەگەر سەریع یان لەسەر خۆ چارەی بکەین گرنگ ئەوێ لە کۆتایی دەبگەین بە چارەسەر پێویستە پێشی هەموو شتێک پێش ئەوی لۆمە بخینە سەرکەس پێویستە ئێمە ئەو پیشێ لە قاڵب بدەین یەکەمین شت 6 تا 100 ساعات پێویستە هەر شوفێرێک ببێت بە شوفێری تەکسی ئەبێ دەرس بخوێنێ بڕوانامی هەبێ لە کۆتایی بڕوانامەکەش لە وەزارەتی گواستنە و گەیاندن پەسم بکرێ بۆ لایەنەکانی تر و تاکو بتوانێت بەبێ بە مۆڵەت من دەپرسم ئایا تا چەند گونجاوە بۆ هەر کەسێک پیا و یان ئافرەت سواری تەکسێک بێ و سایقەکە شوفێرەکە سەر و پرچی و جلکەکەی کە لەبەرەتی و ملێکی لە ملا نەگونجاو بێتن ئایا بۆ مامۆستایە گونجاوە بە جلکێک و بە سەر و سیمایەکی نەشێ بچێتە پۆل ئایا بۆ محامیەک شیاوە بچێتە محکەمەیەک بە جلک و بەرگۆک و سەر و سیمایەکی نەشیاو باشە ئەوەش پیشەیە بۆ ئەو پیشەیە ڕێزێکی بۆ دانەندری و خۆشی بۆی کەسایەتێکی لە ناو کۆمەڵگا جلوبەرجی ساغەکان ئەبێ ئەگەر زەی محەدیش نەبێت لایانی کەمی بۆ دیاری بکرێ لە ڕووی بەخوای زۆر زار مەسای تەکسیم بیوە تاکو ناوچی لەوانێ سینجی کرابێتەوە ئایا گونجاوە نەک گونجاوە ئایا ڕێگا پێدراوە ئایا دەسەڵات ڕێگا بەوە دەدا بۆ لە قاڵبی نەدەین لە ئاسێک هەر کەسێک ئەوە بوو غڕامەیەک یاخود لێپرسینەوەی لەگەڵ بکرێ ئایا لێخورین بە هەر شێوازێک ئایا ڕێگا پێدراوە ئایا من خۆم یان منداڵەکەم یان کەسێکم یان هەر کەسێک لە کۆمەلگا سواری تەکسی دەبێ ئایا بەرپرسیارەتی لەسەر شۆفێرە بە سەلامەتی بگەێنێتە شوێنی بەبەزیان نا لە هەموو ڕوویەکەوە طبعاً ڕاست ئەوانە هەمووی ئەبی پێویستە لە قاڵب بدرێت دەسەکانە خۆش زۆر باشە دوو لێ دوانمە وەرگرتووە لە کۆی چەندین لێدوان لە شارەکان بەڵام ئەم دوو لێدوانم زۆر بەلاوە گرنگ بوو لە دەرەوەی ستۆدیۆ با بینەر بین ورتر دەسەخاتە برینەکە و بۆی کەلایانی پەیوەندیداری ژاگادار بێ بفەرمە لە ناو تاکسیە تووشی مووقفی ناخۆش بوویتە بەڵێ زۆر جار تووشی مووقفی ناخۆش بوومە لە ناو تاکسی و بە تایبەت شۆفێرەکە کە سەلام دەکەی دادەنیشی پێدەلێکە لەو شوێنە دەچمە و جێگایە و بە ئەنقەس یان شوێنەکە دەگۆڕێ جاری وایە یان نرخەکەی بەرزتر دەکاتەوە بانقەس خۆی تاخیرەکە
جاری وا هەیە دەڵێ لێم تێکتو لە فلکە بسوڕێمەوە جاری وا هەیە دەڵێ شوێنەکە باش پێ نازانم جاری وایە بۆ حاڵەت لەسەر کوشتنی خۆی دانیشتووە دەستی لە بۆ لای پشتەوە دانایە یعنی حاڵەتە بووە بەو شێوازە بۆ زۆر لە ئاوێنە تەمشای دواوەی کردووە و ئەگەر شخصەکەی دواوە ئەگەر ئافرەت بی تەمشای دەرێ بکە لە مەجالێکە تەمشای ئافرەتەکەی کردیە حاڵەتە بۆ زۆر واشمان بەسەر هاتووە و جاری وایە ئەتوو دەچێت جێیەکی دەڵێ ئەمن هەر ئیشی تەکسیەکەم تۆ ئیشی تەکسیت ناوێ یعنی بۆ خۆم بێمەوە بەدوت ئێستا لە چێن دەرسوار بووی هاتێ ناو تەکسی جارشتی بێمەوە نەفسی جێ هەر ئەمن بتگەێنم ڕقەمت دەوێت پێت بدەم ئەگەر تەکسی دوویست پێم بدەی یعنی بۆ شێواز ئەمن بتگەێنم و تووشی و حاڵەتانە زۆر زۆر بووینە ڕۆژانە بە بەڵگەوە دەتوانم پیشانت بدەم و پێت بلێم کە من ڕۆژانە تووشی و حاڵەتانە دەبم لەگەڵ شۆفێری سایق تەکسی ینی هەموو شتێک دوو بەشە لانی باشە هەیە لانی خراپە ینی کەسانی باشانە کەسانی خراپشن ناتوانم من بڵێم هەمیان خراپن یان هەمیان باشن ئێستا لە ماڵەوە هەموو ماڵەوە متمانیان بەمنە بەڵام ئەو کاتەی کە ناچارم من بە شۆفێر ینی لەگەڵ شۆفێری تەکسیدا بێن بۆ زانکۆ وەکو قوتابێکی زانکۆ ئەنی دەکەوتە سەر هەڵسوکۆتی کەسەکە ینی چۆن مامەڵە دەکات لە ناو تەکسەکە یان ینی چۆن بە چ شێوازە قسە دەکەی بە چ شێوازە ئەگەر پرسیار بکاتن چکە هەندێک جار هەیە کە ینی وا دەکەن کە قسەیان لەگەڵ بکەی دەگەڕێتەوە سەر جوابدانەوەی کەسەکە دەستخۆش هاوڕای ئەو قسەی کۆتایی ئەو خانمەی دووەم بوو باڵێ طبعاً ئێمە بە هەر سەرزنشتی شۆفێر نەکەین زۆر زاران ئەو سەرنشینی کە لەگەڵ شۆفێر سوار دەبیتن دەوانەیە ئەویش طبعاً لكلی قائمین مەقام پێویستە بۆ هەموو شوێنێک تۆ لەگەر کەسێکی بێگانە سوار ئەبی ئەبێ جلک و هەڵسو کەوت و قسە و گفت و لەفتت لەگەڵ ئەو شوفێرە بەو شێوێ بیکە ئەو بوارەی پێ لە خۆ وەرنەگری شوفێرەکە کە بتوانیە تجاوز لەسەر ماف و ئازادیەکانی ئەو سەرنشین باشە هاوڕای لەگەڵ ئەوە تا ئاستێکی زۆر کەم چونکە زۆر کەمن باڵین ئەو ئافرەتانەی کە بەو شێوەیەن ڕاست لەوانەیە مەبەستێکی تایبەت بێ هەست ناکەم و ئەوەش دیار دەبێ و هەست ناکەم لەسەر ینی سەتانەوەتی ئافرەتان دەی ئافرەتانی باسیەکەیت و خانمش باسی کرد دیوێکی هەر هەیە کە ئەکەوێتەوە لای شۆفێرە ئەگەر شۆفێرەکە سنجین و پرۆفشنال بێ شۆفێرەکە یاسا لەو کەسا ئەگرێ مەسەلەن وەنیە ئەوە لەوانەیە حاڵەتێکی تایبەت بێ یعنی مەبەستدار بێ بەڕاستی باش بابکەینە چارەسەرێک کە لە خۆمانەوە دەست پێ بکە ڕێناس علی بەرامبەر میت یەکێکی لە پامنێرە ئاکتیڤەکانی کوردستان حەزەکەم ئەگەر وەکو ریپۆرتەرێکیش بێ حەزەکەم قسەیە بکەین ئەگەر تەشریف بێنی باشە زۆر زۆر سپاس ڕێناس جان بەخێر بێ وا بزانە تۆ ئالە لەکسەر تۆ لەسەر جادە و بە جۆرێکی نافەرمیە بینری بەڵام زۆر زۆر بەخێر بێ وەرە ڕێناسخان ناسان نوشتی ناوێت با دەستکەین بە چارەسەر یعنی تۆ خانمێکی وەکو هەر خانمێکی بەڕێزی تر بە دڵنیاییەوە بەر سواربوونی تەکسی و بەر ئەو شتاکەوی یەکێک لە لێدوانەکانمان لە کۆتایی یاوتی خانمان خۆشیان هۆکارێکن بۆی کە شۆفێری تەکسی بە جۆرێک لە جۆرەکان تەحڕوشیان پێ بکە وایە تا ڕادێک لەوانەیە ئەم بابەتە دوولایەنە بێت یعنی تۆ بەشێک لە ئافرەتان هۆکار بن بۆەوەی تەحڕوشیان پێ دەکرێت خۆیان دەرخستنی خۆیان یاخۆت مامەڵی خۆیان بە جۆرێک لە جۆرەکان بەڵام لایەنێکی دیکەی کام ئافرەت هەیە بە تەکسیات و چۆپکا و تووشی کێشە نەبوو بێت و تووشی ئەو مامەڵە ناتەندروستە نەبوو بێت کە شۆفێرێکی تەکسی لەگەڵ یاکات جگەلەوەی کە شۆفێرانی دیکەش بەگشتی ئەم حاڵەتە هەر هەیە بەڵام من یەک نمونە باسەکەم یعنی بۆی بزانین جۆرێکی مامەڵەکردنەکە لەگەڵ چیە من ئەمڕۆ هاتم بۆ تەلەڤیزیۆن بە تەکسیاتم یعنی لە ڕێگای شۆڕەشە تاگەی تێرە لەوانەیە هەمووی دەداقە چارێکی پێ بچێگەیتە تەلەڤیزیۆن باشە هەتاوەکو گەشتومەتە تەلەڤیزیۆن ژماردومە 21 پرسیاری لە من کردووە یعنی تۆ بۆ نای قسەمان بۆ چاوەڕێ بکات تۆ 21 پرسیار وەڵام 21 پرسیار بەچی پێدرێتەوە مڕێمە ڕۆژانە خۆمان لەناو ئیشەکەیان ڕۆژان لەناو بارودۆخەکەیان ئەمە بۆ تویشی چاوکراوەی کە بۆ منێک کە من ڕۆژانە مامەڵم لەگەڵ چۆن دەڵی پیاوە هەیە ڕۆژانە کارم ئەوەیە ئیشکردنم ئەوەیە کراوەترم لە ئافرەتێکی دیکە کە لە چوار دیوارەوە دواتر دێتە دەرەوە وەڵامی ئەم هەموو پرسیارە چۆن بداتەوە چۆن نەکەوێتە غەڵەتێکی گەورەترەوە گەر لەمە باەمە هەر نەڵێن ئافرەتەکە بێتە غەڵەتەکەەوە ئێمە بەشێک لە شۆفێران و بەشێک لە پێ باشە چی بە چارەسەر زانی چی بە چارەسەر بۆ ئەم ڕووداوی ئەمڕۆی خۆتە زانی مەسەلەن کابرا 21 پرسیارە لەکە من پێم وایە یعنی
تۆ ئەگەر هەرچەندە خەریکی ڕێخستنەوەی یاسایەکی تایبەت و چۆنێتی مامەڵی شۆفێری تەکسین لە یارمی کوردستانەوە حکوومەت سەرقاڵیەوەیەکە و کارە بکات ئەمە کارێکی گرنگە تۆ چکە هەموو زانیارێک دیوە کۆمەڵایەتەکە من پێم با لێرە نەبێ بە نەسیحەت دەرون من حەدیەوەم نییە نەسیحەتی هیچ کەسێ بکەم بەڵام تکایە یعنی هەش کەسێک مامەڵەیەکی خراپت لەگەڵاکات یاخۆت بە جۆرێک لە جۆرەکان پرسیاری زیادت لێکات تۆ ئەتوانی وەڵامی ندیتەوە بەڵام لە دیوەکەی دیکەشەوە جۆرێکی دیکە مامەڵەی لەگەڵدا بکە شوێنمان زۆرە بۆی بتوانین مامەڵە لەگەڵم بابەتەیە بکەین نەتوانی بچیتە پۆلیس کە پێت وایە ناتوانانی لێوێ بچیت تۆ دائەبەزی ڕقەمی سایقی تەکسێکە یاخۆ ڕقەمی ئەو تەکسێت لەلا هەیە دەتوانی لە شوێنێک ئەم مامەڵەیە بە دیار بخەی یاخۆت ئەگە ناچیتە توندوتیشی کێشە نیە کاکە کێشەت هەیە لە توندوتیژی و عایلێکی داخراوت هەیە مەچۆ ناچیتە پۆلیس لەبەرەوەی لەبەر کۆمەڵی عادەت و تەقالیت توانای ئەوەت نییە تەحملی و بابەتە بکەی کە بەسەر تا بشکێتەوە بەڵام ئەتوانی خێزانەکەت پشگیرت بن ئەتوانی هاوڕایەکی نزیکت پشگیرت بێ ئەتوانی براکەت پشگیرت بێ خوشکەکەت پشگیری بێ لەوەی کە تۆ مامەڵێکی ناتەندروست لەلایەن شۆفێرێکەوە یان لەلایەن تەکسێک ڕاستە بە هەموو حاڵەتێک پەردەپۆشکردنی لە هەر ڕوویەکەوە بێخرا گەورەکە ئەمە گرفتە زۆر گەورەکەی ئێمە ئێستا پەردەپۆشکردنی و حاڵەتانەیە کە بەسەر ئافرەتاندا دێت خۆ چیشە مەسەن ئێستا گریمان ئەم شۆفێری ئەمڕۆ سوار بووی تۆ لەگەڵیا گریمان داوای ڕقەمی لێ کردووی ئێخۆمە تاوانێکی بەرامبەر تۆ نەکردووە تاسم ئەی تۆ لەکەدار بێ بۆ ئەم شتە باز دەروونەکەوێتەوە سەر مامەڵەی خۆمان من ئافرەتم مەزانم چۆن مامەڵە بکەم لەگەڵ و سایقی تەکسە بەعنی بەو تەجروبەیە کە خۆم هەمە لە ئیشەکەیە بەڵام مەرج نییە هەموو ئافرەتێک بتوانێت ئەم جۆرە وەڵامە یاخۆ ئەم جۆرە مامەڵەیە بکاتەوە من پێم وتووە کاکە من ئیشم بە تەکسی نییە یا ناتوانم ڕقمی خۆم بم بە تۆ یا پێویستم پێی نییە ئەمە جیاوازە لەوانەیە کەسێکی دیکە ئافرەتێکی دیکە ڕووگیر بێ لەوەی کە جواب نەیاتەوە یاخود بە جۆرێک لە جۆرەکان توانای وەڵامدانەوەی نەوێت کاک دکتۆر یعنی هەموو ئافرەتێک ئێمە توانای وەڵامدانەوەی ئەوانەی بەرامبەری نییە و ئەمە ئەکەوێتە هەڵە گەورەکەەوە کە ڕقمی خۆی یاتی سبینێ لە مەسجێکەوە لە نامەیەکە تووشی کێشی کۆمەڵایەتێکە لە شەرمان ڕقەمەکە دەدا بەڵێ لە شەرما کاریگەری دەوەرە چیرۆکەکەوا لێ بکەی دەستخۆش چیرۆکەکەوا لێ بکەی مەسەلەن تۆ لە شەرمان ڕقەمەکەت داوە تۆ گریمان خێزانداری نەخێر براکەت نەخێر باوکت ئەچی تۆ بۆ ماڵەوە ئەم شۆفێرە نامە و بۆکە یا تەلەفۆنێ بۆکە بڕاتە بێگەر منیش براو بم ڕەنگە بڕوانەکەم بڵێم وەڵاهی تۆ لە شەرمان ڕقەمەکەت داوە هەندێک هەنگاوی بەسیت هەیە دەستپێکی کێشە گەورەکانە بەڕاستی واز با لە شەرم بێنین واز لەوە بێنین کە هەندێک شتێ مافی خۆمانە ینی با دەستی پێ بکەین یعنی لانی کەم ئەگەر سۆشیال میدیا زۆر شتی خراپ بێ هەندێشتی زۆر باشیتە ینی لانی کەم سیرەکە ئێستا تقریبن بۆتە کولتور کەسێک کە تەعدایەکی لێکرێ لە جێگەیەک لە شوێنێک مۆبایل بەکارێنی ئەلە کاکە ئەم فلان کەس من فلانی کوڕی فلانم فلان کەس نایڵە ئیشکەم فلان کەس بەچەکەوێتە سەرم فیسارە یعنی خانمێکی خۆ دەرمەخە ئاوا تەسویرێکی سیارەکە بکە بڵێ ئەم ژماری تەکسیە سوکاتی بە من کرد تەحڕوشی بە من کرد تکایە ئێوە سوار مەبن لەگەڵێ بڕواتە بێکاریگەری هەیە کۆمەلگاکانی دنیا هەندێک جار هەیە ئەوە قانون نییە کە چاکسازی دروست کردو ئەوە ڕۆشنبیری تاکەکانە گەشتۆ تا ئەو شوێنی کە سایق تەکسیەک ئەگەر ڕێناسخان ئەگەر ڕێناسێک بە جورئەتەوە تەعاملی لەگەڵا بکە کە دوای ڕێناس خانمێکی تر لەگەڵ یا سەرکەوت حەزەرەکە بەڵام ئەگەر ئەمی ڕاو کرد ئەمی دەستکەوت بۆ کچی دووەمیش جربەزەترە بێت لەبەرەوە ئەبێ لە شوێنێکە ڕایگرین لە شوێنێکا دەستی پێ بکەین با هەر ئەو بیرلەوە نەکەینەوە حکومەت چی کرد لایانی پەیوەندیدار چی کرد خۆگەر حکومەت قانونی حکمی ئەعدامیش بۆ شۆفێرە دانێک کە تۆ کاتەنەکەی خۆ سوودی نیە وەنیا بخانمانی ئێمە دەرون لەو قەفەسە بێنە دەرەوە ترسە عیبە شەرمە بە عادەت و تەقالید و کللتورە هەندێک شت هەیە پەیوەستە بە ژیانی خۆت و شخصێتی خۆت و هەموو شتێکی خۆتەوە یعنی ڕاستە کۆمەلگایەکی داخراومان هەبوو لەو ڕۆ ڕاستە ئێستش کللتور زۆر زاڵە دین زۆر زاڵە بە سەرمانە بەڵام هەندێک شت هەیە شخصیت و تعاملی خۆتی گۆڕێت هیچ کەسێک بۆ چارەسەر ناکات نە حکوومەت نە خێزان نە هیچ کەسێک ناتوانێت بۆ چارەسەرکە ئیلا ئەو وەستانەی خۆتەکە لەسەر پێی خۆدەوەسی بەرامبەرەوە کەسێکە دێتە سەر ڕێگاکەت هیچ کەسێکیش ئاگای لێت نییە لەناو تەکسیەکە من کەس ئاگای لێم نییە چیەکەم و چی ناکەم ئەکەوێتەوە سەر خۆم چۆن تەعاملەکەم ترس و شکانی ترس یەکەم قۆناغیەوەی کە تۆ بتوانیت مامەڵەیەکی تەندروست لەگەڵ دەوروبەرەکە تا بکەی و بتوانانی جوابیان بێتەوە زۆر قوربانە بم ئەزێتێکی شارە نازیان بە بێ پلان بوو بەڵام ئامادەبوون گرنگ بوو بۆم دوا قسە چیم پێڵیت دوا قسە دەمێ باسی ئەو دیاردەی تونند و تیژەی کە باسمان کرد ئیتر ئەم دیاردەیە لەناو کۆمەڵگای کوردی دووبارە وانی کولتوری تونند و تیژی دووبارەنەوە دوایەوە بەرهەم دەهێتنێتەوە دووبار مەڵێ و هەوڵەکان کەمن دیاردەکە ینی
لە بەرزبوونەوەدایە باشە، و تایبەتە بە هەموو دنیا نەک هەر لە ئەو کوردستان. ترسی توموتیژەیە وای کردووە کە جورئەت لە خانمان پسەندێتەوە لە کوردستانە، یعنی جورئەتیەوەی نەبێ شکاتکە، جورئەتیەوەی نەبێ کە تاوانێکی بەرام بە خەڵەتێکی بەرامبەر ئەمە ئەوەیە بەهۆی ئەو پەروەردە و ئەو شێوازی پەروەردە و پێگەیاندنە لە کۆمەلگانەی کە کۆمەلگای نەرێتین بە تایبەتی کۆمەلگای خۆمان، هەنی ئافرەت بە شێوازێک پەروەردە دەکرێت کە متمانەی بخۆی نییە کە کەسایەتیەکەی بەهێز نییە، ناتوانێت ڕوبەڕووی هەموو کێشە و ژیر و گرفتەکان بێتەوە لە ژیانی ئەمە دەگەڕێتەوە سەر پەروەردا، ینی چۆنیەتی پەروەردەکردنی ئەو کەسە لە ئەوەلەوە بەڕاستی خۆگەرنا لەوانەیە ئافرەتێکی ڕۆشنبیرە لە فەرمانگەیە کا وەزیفە و پلە و پێگەیەکی باشی هەیە، بەڵام بەڕێوەبەرەکەی تونند و تیژی بەرامبەر دەکات و ناتوانێت ڕوبەڕوش ببێتەوە. ئیتر ترسی زۆری هەیە، لەوانەیە لە شوێنی کار ترسی لە دەستدانی کارەکەی هەبێت، لەوانەیە لە ناو تا ئێستا سەرباری ئەو ژمار ئەمە بۆ دەکەم بە دوا پرسیار، ینی تۆ دەرگای گفتوگویەکی ترێ لە من کردەوە، ینی بۆ تا ئێستا سەرباری و هەموو ڕێکخراوە سەرباری و هەموو چالاک دەمەوێت باسکەم هەموویە تو لێ باشە بۆ سەرباری ئەم هەموو ئەم لێشاوەە بوو پارەش سەرفەکرێت دکتۆریانی بەڕاستی ئەم جورئەتە بۆ خانەی کورد هەر نەگەڕاوەتەوە وەکو پێویست کار نەکرا. تۆ باسی یەک شتەکرد بۆیە ئاوتۆزە بابەتەکەم گشتی کرد، تۆ هەندێک جار خانمێکەیە وەزیفەشی هەیە بۆ ڕۆشنبیریشە و خوێنەواریشە وەزیفەشی هەیە و کارکتەرێکی بارزیشە لە ناو فەرمانگەکەی خۆیان، بەڵام بەدەستە حەڕوشی خاوەنی پیشەکەیەوە خاوەنی ئیشەکەیەوە لەوانەیە ترسی لە دەستدانی کارەکەی هەبێ بە تایبەتی ئەگە لە کارێکی کەرتی تایبەت بێ و لەگەر لە کەرتی حکومی بێ لەوانەیە هەر باڵێن زۆر سەرکوت بکرێ، ینی ببێتە پێگە و مەکانەتێکی ئەوهای نەمینێ لە ناو دائیرەکە، ینی بەڕێوەبەرەکە بە شێوازێک بۆ تاژسەر نەکراوە تا ئێستا سەرباری ئەو لێشاوی کە لە ڕێکخرا و لە چالاکوان ئیتر هەوڵەکان دیار دەکا وەکوتم زۆر لە پەرستەندندا لە هەموو جیهان و تایبەتیش بەوە نییە کە باڵێن هەندێک کەس پێیان وایە ئەمڕۆ ئافرەت دێتە دەرەوە و کار دەکا و دەخوێنی بۆیە دیاردەکە زۆر بووە، نانەخێرم دیاردەیە ڕەگ و ڕێشەیەکی مێژووی هەیە هەر هەبووە، بەڵام لە کۆمەلگایەک بۆ کۆمەلگایشی تر جیاوازە ئاستەکەی و شێوازەکەی جیاوازە، ئەمە هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەو سیستەمە کۆمەڵایەتی کە هەیە لە ناو کۆمەلگا. دەسەکانی خۆش من تۆ لە کۆتاییشدا دەمێ بڵێم ینی پیشەی شوفێری تاکسی بەڕێی من وابزانام دوا پیشەیە کە پیاوان هەڵی بژێرن، ینی زۆر بە ئارەزومەندانە نییە کاتێک هیچ کارێک نییە بیکەن ئەنجایە تەکسیێک دەکردن یان کەسێکی پارەدار تەکسیێکیان بۆ دەکڕ و دەبنە شوفێری کەسەکە ئەو پیشەیە دەکەن چونکە تۆ گەر ملاحەزە بکەی لەسەر جادا نەک هەرکە سەرت نشینان بێزار دەکەن بەڵکو سەر جادەش بێزار دەکەن دواتە دەڕۆی ینی ئەولایەت تەکسی ئەولایەت تەکسیە پێش تەکسی پشت تەکسیە بەڕاستی بێزاریان پێوە دیارە لە پیشەکەیان ینی پیشەکەی خۆیان هیچ خۆش ناوێت بۆیە باشترین چارەسەر ئەوەیە کە پیشەکە وکو باسیش کرا کە حکوومەت هەنگاوی ناوە بە پیشەیی بکرێتن ینی پیشەکە مرۆڤ هەر نابێ دکتۆر بێ هەر نابێ مامۆستا بێ هەر نابێ وەزیفەیەکی حکومی هەبێیان لە کۆمپانیا کار بکات بەڵکو ئەو پیشانەش هەمووی پێویستن لە ناو کۆمەلگادا هەبن ئەوانە پیشەی زۆر پێویستن پێویستە شکۆ و پیرۆزی بۆ ئەو پیشانە بگەڕێتەوە ینی ئەوانەی ئەو پیشەی کاسبی با بڵێن بە شێوەیەکی گشتی ئەو پیشەی کاسبیە دەکەن هەست بکەن پیشەکەیان و بەخۆشیان یاعتیبارێک و مەکانەتێکیان هەیە لە ناو کۆمەلگا بە تاوێکی سیر ناکرێن بۆی زیاتر پیشەکەیان خۆش بوێت و مامەڵەی باشتریش بکەن بەڕاستی لە پیشەکەی زۆر باش لە کۆتایی قسەمان کرد دو قسەم بۆ بکە دکتۆر زۆر کەمە ئێمە بە پرۆسەکە بۆ قەدەری کەسایەتی بەجێنێڵین ئەو کەسە ئەبێ بەهێزبی ئەبێ بە کەسایەتی بیا ئەو زۆر گرینگە بەڵام لە کۆتایی پرۆسەکەیە پێشتر ئەمە دەبی ئامادەکاریەکان ڕێک بخەین ڕێنمایی و یاساکان دروست بکەین فەرزیشی بکەین ئەوجا ئەو کەسە لە چوارچێوی ئەو یاسا و ڕێسا و ڕێنمایانە کە پیشەکەی ممارەسە کرد بەڵێ دەوری کەسایەتی ئیزافە دەبێت لەسەرەوەی کە زۆر ئیشەکە تەکامل بکات هەڵبەتە ئێمە بۆیە باسی ئەومان کرد لەبەرەوەی کە لە ئێستاە یاسایەکی وا تۆکمە نییە کە ئەم بابەتە لە قاڵب بات بۆیە حەدەلیمکان لانی کەمە و سەرنشینی کە سوارە بێت بە عەقڵ میوانی بێت وەڵاهی کات نەما ببوورە جان بالێ وەکو باسم کرد ینی ئەو شتانی کە دەبتە ڕێگر لەوەی کە ئەو کێشانە کە دروست نەبن بۆ نمونە قسەکردن بە هیچ شێوەیەک نەبێتن لە نێوان شوفێر و لە نێوان سەرنشین لێدانی جەنابەت ئاماژت پێدا لە سەرەتای بەرنامەکە لێدانی میوزیک و قورئان و گۆرانی کە تۆ نازانێ کەسی لەگەڵ سوار بە نەخۆشە
قوتابیە و مێشتی لای ئیمتحانەکەیەتی کێشەیەکی هێو ئەبێ زوو تێبگە لەوانەیە ئەو دەنگە زەوزایەک دروستکە ئەوەندەی کێشەکەی قوڵ بکاتەوە. پێویستە شۆفێرەکە و باسم کرد جلوبەرگەکەی گونجاو بێ ئەبێ کەسەکە ناسرااو بێ لەسەر تەکسیەکەی ناو ژمارەی کۆمپانیاکە بۆ حاڵەتی زۆری هێڵی گەرم هەبێتن بۆی ئەگەر کەسێک کێشەیەشی دروست بوو سەرڕای ئەوەی کە ماڵەوەش هێڵی گەرمە بەڵام لایەنش پەیوەندیدار هەبێ بۆ ئەوەی دەسەکانی خۆش بێ دەسەکانی زۆر گرنگەوەیە کە ئەم پیشانە پیشەی ئەوەی کە پێی دەگوترێت کاسبی زۆر پراوێز خراون ینی ئەم توێژەکەم پیشێ دەکەم هەز دەکەم لە ناو کۆمەلگا زۆر پراوێز خراون ینی لە ڕووی با بڵین سندیکاییەوە هەوڵێکی ئەوها دەدرێت بۆ ئەوەی ئەم پراوێز خستنا کەم بکرێتەوە بەڕاستی زۆر پراوێز خراون دوایین تێبینیم کە ڕێگرە لە بۆەوەی دیسانەکە کە ڕەنگە لە وڵاتی پێشکەوتوەکان تا ڕێدەیەک بەکاردە کامیڕی بچووک هەیە لەگەڵ GPS کە هەم تراچی شوفێرەکە تەسجیل دەکا و هەم کامیرێ و سەوتیش تەسجیل دەکا کاتێک کە کێشەیەک دەبێ بۆی لە محکەمەشایەتی بینی هەمانە و دەبێت هۆکارێکیش کە من نتوانم تەجاوز بکەم لەسەر دەسەکانی خۆش دەسەکانی خۆش کۆمەڵێک گیر و گرفتیان هەیە کۆمەڵێک باری ناهەمواریان هەیە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی دەستخۆش تا تاو بوو لامان ناببوورە لە کۆتاییە ئەگەر دەست نەکەین بە هەنگاوە گرنگەکانی بەرەو یاسا و ئەوە کۆمەڵی ڕێنمایی زۆر ئاسان هەیە کە هەر ئەم شەو ئەتوانێت دوای پەخشکردنیان بەرنمەیە بەڕێوەبەراتەکانی هاتوچۆ لەگەڵ داواکردنی مۆڵەت و ساڵانە و چیوچی سەیرێکی داشبوڵی سیارەکە بکات ژمارەی شۆفەری تەکسیەکە دەروون فلانی کوڕی فلان ئەمە ژمارە مۆبایلەتی ئەمە ژماری تەکسیەکەیەتی تووشی هەج گرفتێ بووی ئەمەش هێڵێکی گەرمە یعنی ئەمە یەک پارچە لەزگەی ئەمەنەیە لەسەر شاشەی لە پشتی سەری کوشنەکان بیرێت بۆی کە هەر خانمێک تووشی هەر ڕووداوێک بوو تووشی هەر حاڵەتێک بوو بە زووترین کات پەیوەندی بکە و من وەکو چۆن زۆربەی بابەتەکان ئێمە کە دەستمان خستۆتە سەر ئەو برینانە یەکێک لە داواکاریەکانمان ئەوە بۆ داواکاری شۆفەی بۆ لە بنکەکانی پۆلیسکایە کە خانمێک شکاتەکات لە ڕێی ئەو ژمارەی کە ئێوە بۆی دانێن لە ناو تەکسیەکانە ئەوە نەمەچنە تەفاسیلی خانمەکەوەی بابەتی پەیوەندی ناتەندروستی شۆفێری تاکسی و سەرنشینەکانی لە کوردستانە دیاردەیەکە کە بەداخەوە کەم کە زویستی قسەمان بۆ بکە و بەڕێزی کە ویستیشی قسە بکە نەویست دەموچوی دەرکەوێت ئەگەر نا ڕۆژانە دایان چیرۆشی تراژدیای ناشرین هەیە با دەستی پێ بکەین هەنگاوی یەکەمان لە ڕۆکۆمەڵاتیەکەەوە با دەستی پێ بکەین بۆی کە ئەم دیاردەیە جارە لە ڕۆکۆمەڵاتێکەوە چارەسەرکەین اینجا بەرەو دادگا و حکومەت و ئەوە بچین وەکوتم ئەگەر دادگا حکمی ئەعدامیش لەسەر شۆفێرێکی تەکسی دەرکات کە کارێکی نەشیاوەکە گەر تۆ مدعی نەبی بەسەریەوە خۆ ناگیرێت هیوادارم شتێکمان کرد بێخواست.